سڵاو ئازیزان، زۆرێکتان داوای دروستکردنی مەحەلەبیتان کردهبوو. من و دایکم بەم شێوازە ئەیکەین و هەندێکیش هەیە بە شیر و بە نیشاستە و بە شەکرەی کات، ئەویان شتێکی ترە و ئەمەشیان ئێمە ئاوا پێمان باشتە وا ئەیکەین. طبعاً سێری ئەمەکەن، ئەمە نووسراوانێ لا پودینگ، بەڵام ئێمە بۆ مەحەلەبی بەکارێنین. تامێکی زۆر خۆش و عەجایبی هەیە، ئەتوانن بۆ شێوازە بیکەن. ئێستا ئەمە 4 شیری وشکە ئەمە ئەوەیە بەکارمان هێناوە. شیری وشکە 4 دانەی ئاوە، یعنی تقریبا هەر چوارێکی ئەکاتە 3 کەوچکی خواردن. یعنی تۆ 4 ئاوە 3 کەوچکی خواردن، یعنی ئەکاتە 12 کەوچکی خواردنی تێیەکەی. و دواتر یەک کیسە لەو پودینگە بۆ شێوازە جۆن تێکەڵیەکەی. و دواتر پێویستمان بە ئاوە بێ، بەڵام هەندێک هەیە شیری لە جیاتی شیری وشک شیری تەڕی تێکە، ئەوەشیان نەتوانی هیچ جیاوازێکی نییە. یعنی چ شیری تەڕ بێ چ شیری وشک بێ فەرق ناکە، بەڵام پودینگەکە یاخود مەحەلەبێکە ئەویان بەکارێنین. طبعا منەمە دایکم لێ ڕاهات هەدڵی خۆی ئاو شیرەکەی تێیەکە لەبەرەوەی لێ ڕاهاتە چەنی تێیەکە، بەڵام تقریبا ئەوە کاتە 4 پەردەخ ئاو، 4 پەردەخ ئاو بۆ 12 کەوچکی خواردن لە شیری وشک. ئەگەر شیری وشکیش بەکارنێنا یەکسەر 4 پەردەخ شیری تەڕ بەکار بهێنا بۆ یەک کیسە لەو کیسانە. ئێستا ئەیکەینە سەر ئاگر تا ئەقوڵێت. ئەوە کردمانە سەر ئاگر. طبعا ئەمە کەو پودینگی تێیەکەی کە ئێمە بۆ مەحەلەبی بەکارێنین، نەپێویستە بە شەکرە بێت، نەپێویستە بە نیشاستا بێت، خۆی هەردووکی تێدایە، یعنی ئەوە کارەکەتان بۆ ئاسانەکە. بەڵام هەندێکەیە بە نیشاستە و بە شیر و بە شەکرەیکە، ئەوەشیان ئاسایە، چکە من زۆربەی کار لەناو پرۆگرام بە شیر و شەکر و نیشاستەکە یکەم، بەڵام وەکی تر بە ڕۆژانە ئێمە ئەم جۆرەیان بەکارێنی و تامێکی زۆر خۆشیش ئێمە بە تامی ڤانێلایە کە دەستان کەوتوان بۆ شێوەیە بیکەن. ئێستا لێ گەڕین تا بخۆی وردە خستە بێتەوە. ئەنجا دواتر هەر کەسە بە پێی حەز و ئارەزوی خۆی قاپێکی کاتە بچوو یای کاتە ناو قاپێکی گەورە و تەواو. ئازیزان، ئەوە وردە خەریکە خستە بێتەوە مەحەلەبیەکەمان. ئەنجا دواتر ئەیکەینە ناو قاپەوە و هەندێکی ژەیە زیاتر خست بێ، هەندێک هەیە حەزی لێ زۆر خست نەبێت، چکە ئێستا ئەوە کە بۆ شێوەیە خستت بۆ خەیتە ناو قاپەوە سار دەبێتەوە دیسان خۆی گرێتەوە، لەبەرەوە ئاگادار بن. بۆ شێوازەی خێنە ناو قاپەوە. ئێمە هەر یەکی و یەک قاپە خۆین لەو بچووکانە، بەڵام هەندێک حەزی لێ بیخاتە ناو قاپی گەورە و ئازادە. ئەوەش دارچین و گۆزیشمان کرد بەسەریە. ئەنجا تەبعانەوە لەبەرەوەی بڵند حەزی لە دارچین نییە، دایکم بەتەنیە بەس گێزی خستێتە سەر بۆ ئەوەش زاوە زێڕینە ئەی چۆن.